دەتەوێت بگەی بەچی لەم مانجی ڕەمەزانە، دەتەوێت خوا لە گوناهت خۆش بێت، دەی بزانە ڕێگای لێخۆشبوونی گوناه کامەیە، ئەو ڕێگایە بگرە بەری نەدەیت تا نەگەیتە هەدەف، تا وەکو کۆتایی ڕەمەزان بەردەوام بە لەسەر ڕۆژوگرتن و شەو نوێژ و دوعاکردن و ذکرکردن و قورئان خوێندن بۆی خوا لە گوناهت خۆش بێ، وەڵڵاهی لێت خۆش دەبێت. هەدەفی چیترت هەیە؟ هەدەفم ئەوەیە کە کۆمەڵێک مشاکل و ناڕەحەتیم هەیە، کۆمەڵێک قەرزم هەیە، خوا لە مشکلەکان ڕزگارم کا و قەرزەکانم بۆ بداتەوە و بواری ژیانم خۆش کات. دەی دەزانی لەگەڵ ئاەتەکانی ڕۆژوو کە خوا دای بەزاند، ئاەتێکی دابەزاند کە باسی دوعایە. وإذا سألك عبادي عني فإني قريب. أي محمد عليه الصلاة والسلام كعبدكاني من برسياري من ينكر أو من خوم ليان نزيكم بيويشتم بواسطي كسناكا بيويزناكا بين داوالتو بكن وتوش داوالا منكي فإني قريب من خوم لعبدكان نزيكم لهرهم يعني نك نزيك بوني شي إهمال كاري نا أجيب دعوة الداعي إذا دعان بلين به وعد به داوام لي بكن لين ببارنو من ولام ينددموه.